هوتێلێکە بۆ مانەوەی ئاژەڵی ماڵی و بێلانە. خاوەنی ئاژەڵەکان لە کاتی سەرقاڵبوونیان یاخود گەشتکردنیان ئاژەڵەکانیان بۆ ماوەیەک دەبەنە هوتێلەکە و لەوێ خزمەت دەکرێن تا کاتی وەرگرتنەوەی. هۆتێلە تایبەتە بە ئاژەڵی ماڵی، سەگ، پشیلە، کەروێشک، سمۆرە، ماسی، تەیر. لە کاتێکا کە سەفەرەکەی بۆ ماوەیەکی کاتی ناتوانانی خزمەتی ئاژەڵەکەی خۆ بکەی، بۆ ئەو کاتیان مەسەلەن تووشی هەنێک نەخۆشی ئەبێ کە پێویستی بەوەیە ڕۆژانە بۆ ماوەی سێ هەفتە بۆ نمونە بیبی بۆ لای دکتۆر هەموو ڕۆژێ ناتوانانی لەبەر ئیش و کار ئێهێنی لێرە ئێمە لەبەرەوەی من عنی عادەشم هەیە و هەر لە ناو هۆتێلەکەیە بەکاری ئیسفادەی لێەکە بۆ ئەوەی ئەم ئیشانە ئاسان کەم بۆ خەڵکیش. لە هوتێلەکە سەگ و پشیلە و کەروێشک و باڵندە و ماسیەکان و ئاژەڵە ماڵیەکانی دیکە وەردەگیرێن کە لە تەمەنی یەک ڕۆژی و لە دایکبوونەوەی تێدایە تاکو سەر و 10 ساڵ. لێرە خواردنیان پێدەدرێت و چارەسەر دەکرێن و نەشتەرگەریان بۆ دەکرێت. لە ئێوارانیشە هەر هەمویان بەبێ هین حەزیان لە مریشکە، جاری واش هەیە مەسەلەن تۆزێ برنجیشیان لەگەڵا هینەکەم هەشە قەدەم نا لە برنجەکۆتیانە بەس برنجەخوا سەکەر بە نانەوردە بەخێوکراوە هەر نانەوردەکەشیە سەمونی بۆ کڕم بۆی وردەکەم ئەیخوا. لە هۆتێلەکە ئاژەڵەکان دەتوانن لە یەک کاتژمێرەوە تاوەکو چەندین مانگ بمێننەوە لای دکتۆرە بەیان و ستافەکەی خزمەتیان بکرێت. وەک ئەم پزیشکی ڤێرتەنەریە دەڵێت هەندێک کەس لە دوای هێنانی ئاژەڵەکانیان بۆ هوتێلەکە دواتر نایەن بۆ وەرگرتنەوەی و لە هوتێلەکە جێ دەهێڵن. یەکەم تکاملی ئەوەیە کە ئەم شوێنە ئوتێلە شێڵتەر نییە، تکایە وەرەوە بۆ ئاژەڵەکەت وەریگرەوە، چونکەکەم من بەڕاستی دڵم نایخۆ بیخەمەوە سەرجادە یا فڕی بم، بەڵام لە عینەن کاتە تکایەکی زۆرم هەیە کە وەریگرێتەوە و زۆربەی ئیباتەوە، بەڵام هەشمە یعنی هەر نایەتەوە بەلایە تەلەفۆنشی بۆ کەمەڵ بە تەکید سێرەکەی هەر ناشێتەوە بەلایە ئیتر ینی ئەو کێشەیە هەیە. هۆتێلەکە ماوەی 5 مانگا دامەزراوە و لەو کاتەوە تاوەکو ئێستا بە سەدان ئاژەڵی ماڵی تێدا ماوەتەوە و کە هەندێک لە ئاژەڵەکان بێلانە بوون و نەخۆش بوون لەلایەن هاوڵاتیانەوە براونەتە هۆتێلەکەوە تا چارەسەر بکرێن. بۆ مانەوەی هەر شێوێکی جۆرێک لە ئاژەڵ بڕێک پارە دیاریکراوە کە لە 3000 دینارەوە دەست پێ دەکات تاوەکو 15000 دینار. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.